بەناوی خوای گەورە میهرەبان ئەمڕۆ لە شاری سۆران لەگەڵ برای بەڕێزمان مامۆستا ڕێبوار حەمەد پرۆسەی ڕادەستکردنی بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەریمان ئەنجامدا. دیارە پێشتر برای بەڕێزمان مامۆستا موسلیم ڕایەتی کە ماوەی 5 ساڵە مەسئول مەڵبەندە بە حەقەت مامۆستا موسلیم لەگەڵ کابینەکەی خۆی واتە ئەنجومەنی مەڵبەند و ئەندام و کادیرانی یعنی هەنگاوێکی باشیان ناوە ئەو مەڵبەندە بەرەو پێشەوە چوە لە تەتەور و گەشە سەندندا بووە کاری باشیان کردووە. ئێستاش دیارە برای بەڕێزمان مامۆستا مەڕوان گەڵالی بۆتە مەسئولی ئەو مەڵبەندە هەڵبەتە لە کۆبوونەوەی سەرکرداتی ڕابردوو بڕیاردراکە لێرە بەولایوە بەرپرسی مەڵبەندەکان ئەوانەی کە نوێن بڵێن ئاڵوگۆڕیان لە مابەینی پۆستەکانیان بکرێ. جا ئەمڕۆ ئەم پرۆسەیەمان ئەنجامدا. بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئەمڕۆ پێشوازیمان کرد لە ئەنجومەنی بەڕێوەبردن و ڕێخستن کە تەشریفیان هێنابوو بە مەبەستی ئاڵوگۆڕکردنی پۆستی بەرپرسی مەڵبەند. خۆشبەختانە ئەمڕۆ بە لە کەشەهۆیشی ئارامدا پۆستەکەمان ئاڵوگۆڕ کرد لەگە برای بەڕێز مامۆستا مەڕوان. دیارە من لە ماوەی ڕابردووکە بەرپرسی مەڵبەند بووم. ئێستا کاتی ئەوە هاتبوو کە ئەم پۆستە ڕادستی بەڕێز مامۆستا مەڕوان بکرێت کە لە دوای کۆنگرەی 4 جەنابیان وەکو بەرپرسی مەڵبەند هەڵبژێردراون. من لێرەوە هیوای سەرکەوتنی بۆ خوازم خوای گەورە موفەقی بکات و بەخۆشم بە هەموو هێز و توانیاک لە خزمەتیان داما ئەوی پێمان بکرێت ئەم کاروانە بەرەو پێشتر بەرین. سوپاسی هەموو لایەکەکەم.